سەبارەت بە کۆی ئاماری ڕووداوەکان و کار و چالاکیمان لە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لە ساڵی 2017 کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە تۆمار کراون بریتیە لە 458 ڕووداوی جۆرا و جۆر. لە کۆی ئەو 458 ڕووداوە 440 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە و هەشت هاوڵاتی کە بەشێکیان گەشتیار و بەشێکیان خەڵکی ناوچەکەن بەداخەوە لە ڕووبارەکان خنکاون، ئەویش لە ئەنجامی نەزانینی مەلەوانی و لەلایەن تیمەکانمان لە مەلەوانی و بە هاوکاری هاوڵاتیان تەرمەکانیان لە نێو ئاو هێناتیانە دەرەوە و ڕەوانەی پزیشتی دادی کراون و لە هەمان کاتدا تیمەکانمان لە مەلەوانی توانیویانە 3 هاوڵاتی لە مەترسی خنکان ڕزگار بکەن. هەر لە کۆی 458 ڕووداوە دیارە ئەم ساڵدا ڕووداوی لافاو تۆمار کراوە. سەبارەت بە 440 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر دیارە 45 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵان تۆمار کراوە، هۆکارەکانیشان زیاتر بەهۆی شۆڕتی کارەبای و بوقڵی غازەوە بووە و 17 دوکان سوتاون. زائدان 76 ڕووداوی جۆرا و جۆر ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە لە مزگەوت و قوتابخانە و هەروەها شاری یاری منداڵان و کۆگا و مۆلیدەی گەڕەکەکان و 26 ئۆتۆمبیل لە سنووری هەر 4 قەزا لە ساڵی 2017 سوتاون، هۆکارەکانیشان زیاتر بەهۆی شۆڕتی کارەبایاتی ناو بزوێنەر و هەروەها فیول پەم و ئەنجامی خراپی کوالیتی بنزین. هەر لە کۆی 440 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر دیارە بە تەنیا 247 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان سوتاوە. هەر بەو هۆشۆ بەشەوەی نزیکراوەیی نزیکەی 1424 دۆنم لە پوش و پاوان سوتاوە. 26 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ڕزوباخ تۆمار کراوە و زائیدان 3 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە بەنزخانەکان تۆمار کراوە. سەبارەت بە زیانە مادیەکان بەپێی ئەو خەملانەی کە کردومانە دەخەملێنرێت بە 603 ملیۆن و 94 هزار دیناری عراقی. ئەگەر بەراورد بکەین بە ساڵی 2016 ئایا ڕووداوەکان لە ساڵی 2016 زیاترن یاخود لە ساڵی 2017؟ سوپاس بۆخوا ڕووداوەکان لە 150 لە ساڵی 2017 کەمی کردووە سەبارەت بە 2016 بە جۆرێک کە لە ساڵی 2016 824 ڕووداوی جۆرا و جۆرمان هەبووە و لە ساڵی 2017 ڕێژەکە کەم بوویتەوە بۆ 458 ڕووداو.